بێگومان کاردانەوەکان هەر بەردەوام دەبن بەم ڕووداوەی کە لە بەغدا ڕوویداوە دەبینین لە شەقامەکانی بەغداش لایەنگرانی حەشدی شعبی و حزبڵا و گروپە ئیسلامیەکان هاتنەتە سەر شەقامەکان دژی و هێرشانە خۆپیشاندانیان کردو دروشمی جیاواز دەڵێنەوە لە بەغداوە میوانێکمان لەگەڵ دەبێت بەڕێز قاسم غەرابی شۆڤەکاری سیاسی لەگەڵ و زیاتر سەبارەت بەم بابەتە قسە دەکەین. بەڕێز قاسم، پێتان وایە ئەم هێرشەیەکە لە بەغدا ئەنجام درراوە ئەگەر ئەمریکا بێت چاوەڕوان کراو بووە و بەردەوامیان هێرشانان چی لە داهاتووی عێراق دەگۆڕێت؟ تحياتي لكم. بەڵێ سڵاو لێ و بینەرانی کوردستان سپاس بۆ ئێوە ڕاستەکەی. بەڵێ لە چوارچەوەی چاودێریکردنی ئێمە بۆ هەواڵەکانی وەزارەتی وەرگری ئەمریکا پێنتاگۆنەوەی گوتووە کە ئێمە ئاگداری ئەو هێرشەن کە کراوەتە سەرچەند سەرکردەیەکی حەشدی شعبی ئەم شەو لە بەغدا، بەڵام تاکو ئێستا هیچ تێچوونێکی لەسەر ئەوە نەبووە کە ڕووداوەکە چۆن بووە کەی کراوە بە دیاری کراوی و گفتی ئەوەشی داوە کە لە ئاوای داهاتوودا ڕوونکردنەوەیان دەبێ و راپۆرتێک لەسەر هێرشەکە بڵاو دەکەنەوە. بەڵام ئەم هێرشە وەکوان پێشتر گوتیانم جاری یەکەم نییە و کۆتاییش کۆتا هێرش نابێ. پێشتر ئەمریکا هێرشی کردوتە سەر چەند سەرکردەیەکی حەشدی شعبی و هەروەها پێگەکانیان لە نێو عێراقدا یەکەمیان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2020 بە هەمان چەک کە ئەمریکا ئەمڕۆ بەکاری هێناوە کە چەکی M19 هەمان ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانەیە کە لە ڕێگەی ئەم فڕۆکەیەوە قاسم سولەیمانی کوژراوە لە ساڵی 2020. ڕاستیەکەی ئەمریکا بەردەوام هەڕەشە دەکات لە هێرشەکانیشی بەردەوامە ئەو کەسایەتیە سەرکردانە بە ئامانج دەکات. ئەمریکا دڵنیایە لەوەی کە بە ئەم کارە بۆچی ئەنجام دەدات و ئەمە پێشەرکاری کڕون و ئاشکرایە بۆ سەروەری عێراق و هەروەها گفتوگۆکان بەرتەسک دەکاتەوە کە ئێستا لیژنەیەک پێکێنراوە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی ئەمریکا بە ئامانجی ڕوانین بۆ مانەوەی هێزە بیانیەکان لە نێو عێراقدا یاخود بۆ دۆزینەوەی ماوەیەکی دیاریکراو بۆ دەرچوونی هێزەکانی ئەمریکا لە نێو عێراقدا. زۆر باشە. چاوەڕێی چش ڕەوشە عێراقی دەکەن پشتیوان ئێرش و ئێرشکاریان دنابەرە هەمووان چەکدار و بەرەیان مقاومەت دنابەرە ئەمریکادا. ئاسیەکەی حکوومەتی عێراقی داوای ئەوەی کردووە یاخود لە بەرامبەردا مقاومەی عێراقی واری ئەوەی بە حکوومەتی عێراق داوە کە گفتوگۆ بکات لەگەڵ ئەمریکا بۆ ئەوەی ئەو دانوستان و گفتوگۆیانە ئاستەنگیان نەکەوێتە بەردەمەوە شکست نێنن. مقاومە بواری ئەوەی بە حکوومەت داوە کە گفتوگۆ بکات. حکوومەت لە یەکەم هەنگاوی خۆیدا هەستا بە پێکێنانی لیژنەیەک بۆ گفتوگۆ و دانوستانکردن. بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێزەکانی ئەمریکا لە دوای یەکەم هەنگاوی کۆبوونەوەیان لەگەڵ حکوومەتی عێراق لە دوای کۆبوونەوەی سەرکردە سەربازیەکان هەستا بە هێرشکردنە سەر چەند پێگەیەکی حەشدی شعبی چەند بنکەیەکی حەشدی شعبی لە قائم لە سنووری نێوان عێراق و سووریا کەواتە ئەمریکا پابەند نەبووە بەم شتە. مقاومەی ئیسلامی لە بەرامبەردا کە گوتی ئێمە هێرش ناکەین پابەندی ئەوە بۆ تا ئێستا هێرشی نەکردوتە سەر بنکەکانی ئەمریکا. ئەمە پێچەوانەی ئەوەیە کە لە ئەوە دەگوترێت کە پارێزگاری لە سەروەری عێراق دەکات و عێراق دەپارێزێت لە گروپە تیرۆریستەکان. ئەمریکا پێچەوانەی ئەم کارەی کردووە چونکە ئێستا ئەمریکا چەند کەسایەتێکی ئەو گروپانەی بە ئامانج کردووە ماوەک پێش ئێستا هێرشی کردە سەر ئامانج کرد. بەڕێز قەراوی لێ ئەمریکاژی خۆ بە حەق دەزانیتن دەبێژیتن کو ئەمێ بەرسڤە وان ئێرشا بکەن کو ئێرشە لەسەر مە تێنەگیرن. بەڵێ ڕاستەکەی ئەوەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو هەموو ویلایەک دەزانێت لەگەڵ ئیسرائیل وەستاوە پشتگیریەکی بێسنووری ئیسرائیلی کردووە لە شەڕی لەژێ غەزە و لە ئەو هەموو کوشتارێک کە لە غەزە نێوەندراوەتەوە لەو
وێرانکاری کە ناوچەکە بە خۆی بینیوە. بەڕێز محەممەد شێع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە لووتکەی قاهیرە خۆشداری ئەوەیدا کە بابەتەکە لە دەست دەردەچێت و پەرسەندەکان فراوان دەبن، بەرەکانی شەڕ زیاتر دەبن، ئاراستەی شەڕەکان دەگۆڕێن. ئەم ترسەش بەڕاستی ئەم هۆشداریش 2000 بەدیهات چونکە مقاومەی ئیسلامی لە لوبناان و لە سووریا لە عێراق تا دەگەیتە یەمان دەستیان بە شەڕ کرد لە بەرامبەر ئەمریکا. دەبواە پرۆسە سەربازەکان وەستێنرا بووان لەلایەن ئیسرائیلەوە لەوێ ئاگربەستێک کرابە بۆ ئەوەی بتوانن ئەوان ئەو بەرانەی شەڕش لێرە کۆتایی پێبن. ئەگەر ئەمریکا بیەوێت ڕۆژەڵاتی ناوەڕاست چۆڵ بێت لە هەموو ململانەیەک و هیچ کێشەیەکی تێدا نەبێت و ئارام بێت پێویستە ئەمە بکات و نابێت بە دوو پارسنگ هاوسەنگی بکاتە ناوچەکەدا. بەڕێز غەراوی بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەردەوامی داوا لە عێراق دەکات کە گروپە چەکدارەکان کۆنتڕۆڵ بکات. ئایا عێراق توانیوتی کۆنتڕۆڵیان بکات؟ گروپە چەکدارەکان و تەواوی ئەوانەی بەرەی مقاومەن بە ئامانجیان ئەوەیە کە هاریکاری فەڵەستین بکەن، بەڵام کاتێک زانیان ئەمریکا و لەگەڵ عێراق خەریکی گفتوگۆن و دەیانەوێت هێزەکانی ئەمریکا لە عێراق دەبچن، دەستیان لە هێرشەکانیان هەڵگرت و هێرشەکانیان بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە نێو عێراقدا وەستاند. بۆچی؟ بۆ ئەوەی بوار بە و گفتوگویانە بدەن، بوار بە و دانوستانانە بدەن و ئەنجامێک بێتە دەرەوە لەو دانوستانانە کە بەدڵی گەلی عراقی بێت، بەدڵی ئەوە بێت کە پەرلەمانی عراقی 2 ساڵ پێش ئێستا دەنگی پێداوە بۆ چونە دەرەوەی هێزەکان. کەواتە بەڵێ ئەم گروپە چەکدارانە لە دژی ئەمریکا شەڕ دەکەن لەبەرچی لەبەر ئەوەی دەیانەوێت هێزەکانی ئەمریکا لە نێو عراقدا نامێنن. هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بوونە تا هۆکاری پشێوی لە نێوچەکەدا، واتە تا ئەم هێزانە لە بەرامبەر یەکتری مابن، ئەم دوو هێزە ئارامی بخۆیانەوە نابینن لە نێو یەکتریدا. ئەمان هێرش دەکەنە سەر ئەوان و ئەمانش هێرش لەسەر ئەوان دەکەن، کەواتە تا ئەم بابەتە بەردەوام بێت بۆ شێوەیە دەبێت بە ئامانجکردنی کەسایەتەکان لە حەشدی شەعبی لە نێو بەغدادا کارێکی هەڵەیە. پێویستە هەردوو لا پابند بن، وەک چۆن مقاومە هێرشەکانی وەستاندووە پێویستە ئەمریکاش هێرشەکانی بوەستێنێت ڕێکەوتن بکەن بۆ ئەوەی هێزەکان لە کات و ساتێکی دیاریکراو لە نێو عێراق بستنە دەرەوە، چونکە هێزەکانی ئەمریکا لە نێو عێراق دەتوانن. بەڕێز غەراوی بەرپرسێکی ئەمریکی ڕاگەاندیە و هێزên me êrişa Bexdayê encam daye kewata hêzên Emerîkî ev êrişa encam daye. Henî piştîvan êrişan çavareyê çi dikin ku li navçeyê taybet li Rojhilatê Navbarast li Iraqê ro bidetin? بەڵێ ئەمە دوای بە ئامانجکردن نابێتە لایەن ئەمریکاوە، چونکە ئیدارەی جۆ بایدن ڕۆژدە لەسەرەوەی ئەم زۆرە ئۆپەراسیۆنانە ئەنجام بدات و بەردەوام بێت لەم کردارانە. هەرچەندە ئەلینە ڕۆمانۆوسکی باڵێزی ئەمریکا لە عێراق 2 هەفتە بەر لە ئێستا لە لێدوانێکدا گوتی کە هێرشەکانی مقاومە یاخودوەستانی هێرشەکانی مقاومە لە ئەمریکا هەنگاوێکی زۆر باشە و هەنگاوێکی ئەرێنیە بۆ ئەوەی حکوومەتی عراقی وەروەها ئەمریکا لە گفتوگۆکانیان بەردەوامن سەبارەت بە کشانەوەی ئەوەیزانە. کەواتە بەم قسەیە و بەم هێرشە کاتێک بەراوردیان دەکەین دەبینین کە بەڵێنەکان پێشێل کراون و پابەند نەبووە ئەمریکا بە قسەکانی، بۆیە بەرژەوەندەکانی لەو ناوچەیە ڕەنگە بە ئامانج بکرێت. ئەمریکا بە شێوەیەک مامەڵە دەکات کە ڕێگە بە ئیسرائیل دەدات خەڵکی بکوژیت و پشتیوانی دەکات لە هێرشەکانی، بەڵام ڕێگە نادات کە لە شوێنەکانی دیکە بەرژەوەندەکانی پێشێل بکرێت. کەواتە ناوچەکە بەم زۆرە ڕەفتارانە تەنیا پەرەسەندنی زیاتر بەخۆی دەبینێت. ئەمە وا دەکات کە مقاومەی ئیسلامیش وەڵامی هەبێت، کاردانەوەی هەبێت بە چەکی قورستە بە شێوازی دیکە وەڵامی ئەمریکا بداتەوە. ئەمە ئەو شتە بوو کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی عێراق هەمیشە دەیگوت ناوچەکە دەچێتە ئاقارێکی دیکە و پەرەسەندن بەخۆی دەبینێت، ئاڵۆزیەکان زیاتر دەبن، کەواتە ڕەنگە هەڕەشەی زۆر گەورەتر لەسەر ناوچەکە بێت بە تایبەتی عێراق. باشە بەڕێز قاسم، عێراق بەردەوام دەڵێت نامەوێ وڵاتەکەم ببێتە گۆڕەپان یەکلاکردنەوەی ململانەی شەڕی نێوان زلهێزەکان، بەڵام لە کاتێکدام وەڵام داناوانە بەردەوامە
کە گفتگۆی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق هێشتا هەر بەردەوامی هەیە. پێتان وایە درێژە کێشانیم ئالۆزیانە چ کاریگەری لەسەر پەیوەندیەکانی نێوان واشنگتن و بەغدا دەبێت؟ دەستوری عراقی دەستورێکی زۆر ڕوونە کە دەوڵەتی عراقی بەوەی کە لێ ناویدە لەو جوگرافیای کە تێیدا حکوومەت بەرپرسە لەم زۆر شتانە ناکرێت هیچ لایەک دەسوەردان لە کاروباری عراق بکات. عراقش ناتوانێت دەسوەردان لە کاروباری وڵاتانی دیکە بکاتە بۆیە حکوومەت بینیومانە کە سەرکۆنەی دەسوەردان لە کارەکانی خۆی کردووە لە نەتەوەیەکگرتوەکان ئەم قسەی کردووە بە دڵگەشت بۆ قسە ئەوەیە کە سەرکۆنەی هەرشەکانی ئەمریکا و ئێران و تورکیان کردو بەیەکەوە نابێت هیچ وڵاتێک دەسوەردان لە کاروباری عراق بکات. بینیوان کە چۆن پەڕی سەرۆکوەزیران لەگەڵ شاندێکی وڵاتانی دراوسێکەوە بووە و وەزەختی لەوە کردەوە پێویستە ڕێز لەسەر وەری عراق بگیرێت و دەسوەردان لە کاروباری نەکرێت. بەڵام سەبارەت بە ئەمریکا بابەتەکە تۆزێک جیە چونکە عراق ئێستا جدیە لەوەی کە پەڕەیەکی نوێ لەگەر ئەمریکا هەڵبداتەوە جارێکی دیکە پەیوەندەکانیان ڕێک بخەنەوە و داهاتووی هاوپەیمانان و ئەمریکا لە ناوچەکە یەکلایی بکەنەوە بتوانن ڕێکەوتنی هاوبەشی نوێ لەگەڵ یەکتیدا واژۆ بکەن. عراق بە پەرلەمانەوە بە حکوومەتەوە بەدام و دەستگا سیاسەکان تەنانەت گەلی عراقیش نایەوێت هێزی گەیانی لە ناوچەکەی دەبمێنێت لە نێو خاکەکەیدا بمێنێت. گروپە چەکدارەکان ئەوەی پێدەوتێت مقاومەی عراقی ئەمریکا بە ئامانج دەکات بەرژەوەندەکانی ئەمریکا بە ئامانج دەکات چونکە ئەمریکا لەگەڵ ئیسرائیل وەستاوە. ئەمە ئەوەیە کە بەرەی مقاومە دەیڵێت لە تەواوی لێدوانەکانی بەرەی مقاومە ئێمە ئەم شتانە بەدی دەکەین. بەڵام دەمێن ڕابووریدا هەم لانی سیاسی لە عێراقی تایبەت چارچێوەیە هەماهەنگی هەتا حکوومەتە عێراقی حەشدا شعبی داخواست کردێک و هێزên بیانی تایبەت ئەمریکا دەبێتن لە عێراقی خوڤەکشینیتن. یعنی هێشتا برینە چەند ڕۆژێن ڕابووری یا حەشدا شعبی ساڕێژ نەبووە کە تایبە حزبڵایە عێراقی ساڕێژ نەبووە برینەکە دیکەژی جەستە دێواندا لە شێواندا دروستگیریە. یعنی تێ پێشبینیکردن یا تێ چاوەڕێکردن ئەمریکا ژە عێراقی خوڤەکشینیتن و داویێدا شەڕێکی ئەمریکی و عێراقی جارێکە دەست پێ بکەتن. ڕاستەکەی زۆر سەختە کۆنتترۆلی ئەم بەردۆخە بکرێت. ئەم شتانێک ئێستا لە دەستوان لە ڕێی ئەمنیەوە زۆر سەختە کۆنتترۆل بکرێن. ئەمریکا ڕۆڵی لەم شتەدا هەیە. من پێم وایە دوای ئەم بە ئامانجکردنی ئەمریکا دوای ئەم هێرشەی ئەمشا و مقاومەی ئیسلامی هەڵوێستێکی دیکەی دەبێت و کاردانەوەی دیکەی دەبێت. من پێم وایە لامەوە دووە ڕوبەڕووبوونەوەی گەرمتر لە نێوان هەردوولا دەبینین بە لە ڕۆژانی داهاتوو شەڕی گەورەتر ڕەنگە ببینین تاکو نەگەین بەوەی کە هێزری چونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق ببێتە پێشەوە و هەروەها ڕێککەوتن لەو بارەیەوە بکرێت بارودۆخەکە خراپتر دەبێت. بەڵام چونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا بەو شێوەیە ئاسانیە کە لە میدیاکان باز دەکرێت و بەو شێوەیە سەرکردەکانی چارچەوەی هەماهەنگی باز دەکەن. ئەمە پێویستی بە گفتوگۆی درێژخایەنە پێویستی بە دانوستانی درێژخایەنە ڕێککەوتنی هاوبەش نووسینی چەندین خاڵ بۆ ئەوەی تۆ بتوانی شەرعیەت بەوە بدەیت ئەو هێزانە بمێننەوە یاخود نەمێننەوە لە نێو عێراقدا چونکە ئێمە باسی دوو دەوڵەت دەکەن عێراق و ئەمریکا. ئەمە پێویستی بە وەیە لەسەر ئاستێکی فەرمی مامەڵە بکەن لە تەواوی ئاستەکان لە تەواوی کەرتەکان. عێراق و ئەمریکا ئێستا مامەڵەیان هەیە کەواتە ئەوەی ئێستا هەیە ئەمریکا ئەو سەرکردانە بە ئامانج دەکات چونکە هێرشی کراوەتە سەر زیانی پێکەوتووە بە تایبەتی لە هێرشەکەی سەر بورجی T22 لە سنووری ئوردن و سووریا ئەو زیانەی لەوێ بەر ئەمریکا کەوت ئێستا بازەکەی دەدەن. بەڕێز قاسم غەرابی شرۆڤەکاری سیاسی سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.